من لە سندین لەو شتانە بەڵگەم لەسەر هەیە بەڕاستی ئێستاش لە ترسیەوەی کە حیساب بانقەکانیان بلۆک بکرێت وشتی گەورەتر ڕوودا لەسەر بەرپرسەکانی هەرێمی کوردستان هاتوونە مەرجەکانی حکوومەتەکەی حەیدرابادیان قبول کردووە کە پێشتر باسیەوەیان دەکرد ئەمە نابێ و ناقانونیە و نادەستوریە کەچی ئێستا هاتوونە هەموو مەرجەکانی قبول بکەن و هێدی هەموو شتەکان جێبەجێ دەکەن. بەڵێ بەڕێزتری ئەم ڕێکەوتنەش زیانی گەورەمان لێ دەدا لە ڕاستیدا هەرێمی کوردستان. ئەم زانیاری هەیە کە حکوومەتی فیدرالی لیژنەی پێکهێناوە ڕێوشوێنی زۆر تون دەگرێتە بەرابەر ئەو پارەی کە لە عێراق بەهدەر چووە لە هەرێمی کوردستانی شو لە شوێنەکانی تریش و لە سەراستی وەزارەتی دەرەوە ئێستا بەدوا داچوون هەیە بۆ سەرۆت و سامانی بەرپرسەکانی هەرێمی کوردستان لە دەروەی وڵات و ئەوانیش هەستیان بەم مەترسیانە کردووە بۆ یانێ بە هەر نرخێک بێت ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکەنە بۆی مستعد شخصیەکانیان نەکەوێتە مەترسی. لە ڕاستیدا هەر ڕۆژێک دواخستنی ڕێکەوتن لەگەڵ بەغدا قازاندی چەندین ملیۆن دۆلاری تێدا بۆ هەندێک کۆمپانیا بۆ هەندێک کەسایەتی کە بەردەوام نەوت دەفرۆشن کە بەردەوام هەندێک زۆری ممارەزە و بازرگایی دەکەن کە تەنها بەرژەوەندی خۆیانی تێدایە.